لە پرۆگرامی چیرۆکەکانی جەنگ هەنگاو بە هەنگاو سەرکەوتنەکانی پێشمەرگەمان بۆ جێڕانەوە. وێنە بێنە چیرۆک دوای چیرۆک کۆنتڕۆڵکردنەوەی ئەو شوێنانەمان پیشاندان کە داعش داگیری کردەوە. لە پرۆگرامی چیرۆکەکانی دوای جەنگ لەگەڵتان دەبین و ئەو چیرۆکانەتان بۆ دەگێڕینەوە کە لە نێو جەنگەکاندا لەدایک بوون و بە کۆتایی جەنگ کۆتاییان نایەت. ئەو چیرۆکانەی دوای تەواوبوونی جەنگیش ماڵوێرانی و نەهامەتیەکانی لە بیرەوەریدا دەمێننەوە. أصلاً آني قبل ما يفوتون الدواعش آني لابسة خمار بس هم فاتوا آني شرب. من أشوف هالأطفال خاصة بالليل يعني تعبوني وهذا أحس بفراغ كان تطلع علي خير وأنا مرات أعبر من باب الحوش فأسمع الطفلة تبكي يعني تريد أمها يعني يتألم يعني أي بشر يسمع يتألم. چیرۆکەکانی دوای جەنگ گێڕانەوەی بیرۆریەکانی دوای نیشتنەوەی تەپۆتۆزی جەنگە. لە بەرنامەی هەمجارەی چیرۆکەکانی دوای جەنگ دەچین بۆ شاری مووسڵ بۆ ئەوەی لە ناو جەرگەی شارەکەوە ئەو چیرۆکانەتان بۆ بژێڕینەوە کە لە سەردەمی دەسەڵاتی داعشدا بەسەر خەڵکی شارەکەدا هاتووە. هەرکە پێدەنیتە ناو شار وێرانی و داڕمان و کاولکاری دەبینرێت. لە سەرەتادا دوو دیمەن سەرنجت ڕادەکێشێت لەلایەکەوە دیمەنی قەرەباڵغی و جم و جۆڵی بازرگانی هاوڵاتیان و لەلایەکی دیکەشەوە پاکردنەوە و نۆژەنکردنی شۆستە و شەقامەکان. لە دوورەوە لە قوڵایی شارەکە دووکەڵ وەک ئاماژەی جەنگێکی سەخت بەرەو ئاسمان هەڵدەکشێت. جوگرافیای شارەکە بەسەر دووبەرە دابەش بووە، بەرەی ڕاست یان ڕۆژهەڵات کە ژیان تا ڕادەیەک ئاسایی بۆتەوە و بەرەی چەپ یان ڕۆژئاوا کە بەرەی جەنگ و ڕوبەڕووبوونەوەیە. لە دەواازەی مووسڵەوە پێدەنینە ڕۆژهەڵاتی شارەکە. ئەوەی لە شەقامەکان دەبیندرێت جم و جۆڵی بە گوڕوتینی هاوڵاتیانە لە ناو وێرانی شەقام و کۆڵانەکان و پاشماوەکانی دوای جەنگدا. جەنگ جرنۆکی لە هەموو شوێنێک گیر کردووە. لە ناوەڕاستی شارەکەدا بە درێژایی نێوان بەرەی ڕاست و چەپ لە دواوەی هێڵەکانی شەڕ هەموو ڕێگا و شوێنەکان گیراون بە جۆرێک کە هیچ چەشنە هاتوچوێک لە نێوان بەرەی ڕاست و چەپی شارەکەدا نییە. شەڕ لەم شارەدا بە چەشنێک ئاسایی بووە کە دیمەنی دووکەڵ و بۆردومان و تەقینەوەی بەردەوامی بەرەکەی تری شار وەک ڕۆتینی ژیانی لێهاتووە و خەڵک لەگەڵی ڕاهاتووە. هەر ماوەیەک لەوە پێش بەر لە ڕزگارکردنی ئەم بەرەی شار جەنگ هەموو ژیانی ئەوانیشی لەگەڵ خۆی و ڕاماڵی و ئەوەی لە پاشخۆی بەجێ هێشتووە یادەوەریە تاڵەکانی ماڵوێرانی و کارە سات و دابڕانە. لەم شارەدا بە هەر کۆڵانێکدا بگەڕێیت خان و شەقام و بیناکان هێما بۆ جەنگێکی ماڵوێران کردەکەن. لێرە خەڵک زەرمەندی و قوربانی یەکەمی جەنگێکن کە هیچ کات بیریان لێ نەکردێتەوە. لەم بەرنامەیەدا لە گەڕەکی بازاری نەبی یونس کەسێک دەناسین و دەمانبات بۆ ماڵی هاوشارێکی خۆی. گوێ لە چیرۆکی ئەو پیاوە دەگرین کە پاش ڕزگاربوونی لەژێر دەستی داعش 5 کەس لە خێزانەکەی دەبنە قوربانی و بێسەر و شوێن دەبن. بيتي بالمنطقة القديمة دتشة بارقة. ماڵم لە یەکێک لە گەڕەکەکانی مووسڵی کۆم بوو. داعشەکان هاتن بۆ ماڵەکەم و داوایان کرد لە ماڵەکە بچمە دەرەوە یان خێزانێکی داعش لەگەڵماندا بژین. من ئەمەم قبوڵ نەکرد. داوای تاپۆی خانووکەیان کرد. من هیچ بەڵگەنامەیەکم نەبوو چکە خانووی کرێە و هەر بۆیە بڕیاریاندا خێزانێکی داعش لەگەڵمان بژین. وتم من کچم هەیە و ناتوانم خەڵک لەگەڵم بێت. ناچاریان کردم ماڵەکە چۆڵ بکەم. بەجێم هێشت. نەمدەزانی بۆ کوێ بچم. بەناو ڕووبارەکەدا ڕۆشتین و کاتژمێر 12 شەو لە ڕووبارەکە تێدەپەڕین. بەهۆی چوپێکی پڕهەواوە توانیمان بپەڕینەوە. لە کاتی تێپەڕبوون بە ئاوەکە داعشەکان ئێمەیان بینی هاتن لێمانیاندا. لە ژن و خێزانی منیاندا و دوو منداڵم لەگەڵدا بوو کچ و کوڕێک.
ئاوەکە ئەوانی برد و تاکو ئێستاژ نەمدۆزیونەتەوە تا ئێستاش بە دوایاندا دەگەڕێم و هیچ هەواڵێکم نییە لێیان کەوتە ناو ئاوەکە. بەڵگەنامەکانیشیان لەگەڵدا کەوتە ناو ئاوەکە و هەموو ئاو بردی. ئەمە کوڕمە خێزانی ئەویش و منداڵەکانی بزر بوون. کچەکە بچکۆلە بوو. ئەمانە کچی منە. ئەمە بووکمە. ئەم منداڵانەش هی کوڕ و کچەکان من. لە سەردەمی داعشدا چ ئازار و ئەشکەنجەیەکمان نەچێشت. برسێتی کوشتن داهاتنە سەر سەرمان و دەیانگوت یاڵا ماڵەکە چۆڵکەن. چۆڵی ناکەن ماڵی تر دێنە سەر سەرتان. ئێمە خێزان و کچمان هەبوو غیرەتمانەوەی قبوڵ نەدەکرد. بڕیارماندا لە ماڵەکە ڕابکەین. کە ماڵی سۆڵ دەکەی بۆ نمونە بە ئاراستەی زەنجیر لە ڕۆیان بەرەو پردی پێنجەم یەکسەر دەیان کوشتی. داوای زۆر شتیان لێمان دەکرد. بەیعەت بکەن و شتان پێدەدەین و بەڵام ئێمە قبوڵمان نەدەکرد. گەنممان دەکوتا و دەمان خوارد. ئەوانش چی خۆش هەبوو بۆ خۆیان دەیان خوارد. داوا لە ئێوە دەکەن زانیاریمان لەسەر منداڵەکان پێ بکەن. تەنانەت وێنەشیان هەیە. کا وێنەکەی؟ وێنەیەکمان بڵاو کردەوە وتمان بەڵکو خەڵک هاوکاریمان بکات. کەسێک ژن و منداڵەکەی لە دەستدا بێ دەبێ حاڵی چۆن بێ. وەڵاهی وا لای خوایە. تا ئێستاش نەمان دۆزیونەتەوە نە لە نەخۆشخانە نە لە پزیشکی دادوەری. نازانی بۆ کوێ چوون. هەمووی بەهۆی داعشەوە بوو. من پێشتر لە گەڕێکی شەهواندا دەنیشتم لە باڵەخانێکی بەرز. هەرکە بردمانەکان دەکران دراوسەکان پێیان دەکوتم با دەرکەوین لە ماڵەوە چونکە مەترسی زۆر بوو لەسەرمان. لە کاتی بردمانەکان ئێمە ترسمان زۆر بوو لەگە بردمانێک لەوەی کە لەگە منداڵەکانم تێدا بچین. دی لە کۆڵانەکەی مە هاوان زۆر دەکەوت بۆیە بڕیارماندا کە بچینە خانوویەکی دیکە لە نزیک خۆمانەوە. ئەوی زۆر خراپ بوو. بردمانەکان زۆر سەخت بوون. ئێمەش هیچ خواردنێکمان نەما بوو. پیاوەکەمان نەیدەتوانی خواردن پەیدا بکە. بڕیاری داوتی با لێرە بڕۆین و ڕابکەین لەم شوێنە نەمێنین. ئەگەر نەمتوانین لە پردەکە ڕابکەین ئەوە لە ئاوەکە دەپەڕینەوە. منیش پێم کورد دەترسم ڕاکەم. ئەوان هەستمان پێ دەکەن ئەگە بگیرێن بێگومان دەمان کوژن لە بەرچاو و منداڵەکانم تۆش دەکوژن چ بکەم ئەو کات. وتی ئەوەی خوددا نووسی بێت بێگومان هەر ئەوە ڕوادات. ئێوتم چۆن؟ وتی نازانم من هیچ شتێکم نەماوە. نە پارە نە خواردن ناتوانم لێرە بژیم. لەکوێ بێنمە ئەم شتانە؟ بۆ من سەختە. وا بوو لە ڕێگەی چووپەوە لەگەڵ کوڕەمامێکی لەگەڵ خێزانەکەشی بڕیارماندا پەڕینەوە. منیش دەرمانی خەوم بە تاواتی دایە منداڵەکانم بۆ ئەوی کە خەویان لێ بکەن. ئەحەبمدا بۆ منداڵە ئابەوەیان بڕێکی زۆرم پێدا کەچی نەخەوتن. نەخەوت. کاتژمێر 4 شەو بوو کەلوپەلەکانمان بۆ خۆ دەرباسکردن هێنا و هاتینە لە ئاوەکە. شەو بوو ئاوەکەش زۆر بوو. منداڵەکەشم هەر دەگیریا هەر دەگریا. منیش وتم با ژیر بێتەوە بەڵام هەر ژیر نەبووەوە. ئیتر ئەو کاتە کوڕەمامەکەی پەڕیەوە. ئیتر ئێمەش گەڕاینەوە بۆ دواوە. ڕۆژی دواتر گوتم سەبر بگرە بمان بینە دەمان کوژن. ئیتر ئەویش کوتی نا من ناتوانم لە مەزیەت لێرە بمێنمەوە بۆیە ئێمە لە ڕێگای چوپی گەورە بە خۆمانمان بەست. ئەم جارەش هەوڵماندا کە بپەڕینەوە دیسان. ئیتر حەبمدایە منداڵەکان بۆکە خەویان لێ بکەوێ. لەو شەوەدا کە پەڕینەوە حەبەکانم بە تەواتی پێدام بۆی کە بەخەبەر نێن. ئەگەوان جوان لە گریان منداڵەکان بۆیە هەستیان پێدەکردی. ئیترەوان دەیان کوشتین. دامە هەموو منداڵەکان حەبەکە بەڵام
ئەوان هەر نەخەوتن و هەر دەگریان. پێم گوتن ئەگەریەوە بێدەنگ بن دوای کێک و شەربەتان بۆ دەکڕم جانەکەم بێدەنگ بن تکایە. ئیتر لەوێدا منداڵەکان بێدەنگ بوون، ئەمەیان ئەمەشیان بەس ئەمەیان کەمێ باشتر و بەڵام ئەوەشیان دەنگی زۆر بوو دەگیریامش زۆر دەترسام. وا بوو بەجویان کردم. ئیتر ئێمە توانیمان بپەڕێنەوە لە شوێنەکە. ئیتر لە دوای ئەوەش بوو بنە ماڵەکەشم دایکم و باوکمان بە دوای 10 ڕۆژدا بڕیاریاندا کە ئەوانیش بپەڕێنەوە، بەڵام بیستیان بە بەلەم بپەڕێنەوە. لەوێدا لە کاتی پەڕینەوە دایکم، براژنم، منداڵەکانی هەر هەمویان بێسەر و شوێن بوون. گەرچی ئەوانیش بەو شێوازە هاتن حەبی خەویشیاندا بوو منداڵەکان بۆی کە خەویان لێ بکەوێ، بەڵام بەداخەوە داعشەکان هەستیان پێکردن. لە کاتێکە دەپەڕینەوە سوپا گولەیەکی ڕووناکەرەوەی هاوشت بووە سەر بەلەمەکەیان. ئیتر لەو کاتەدا بوو کە ئەوان بە تاواتی بێسەر و شوێن بنازانم لە چۆن. لەو کاتێکە ڕووناکەرەوەکە کەوتبووە سەریان بەلەمەکە کەوتبووە بەرگولە. براژنەکەم کوژرا لەوێدا. تاکو ئێستاش نزیکەی 20 ڕۆژێک دەبێت کە لەگە برام و لەگەڵ باوکیشمدا بە دوای دایکمدا دەگەڕین، بەڵام ناتوانین لە هیچ شوێنێک ئەو بدۆزینەوە. ئەو بێسەرە شوێن بە هیچ هەواڵێکمانی هیچ هەواڵێک لە نێوان مردوەکان زیندوەکان هەمووی گەڕین. هیچ کەسە زانیاری لەبارەی ئەوەنی هیچ هەواڵێکی دڵخۆشکەرمان نەبیستووە. هیچ شتێک لە حەمدانیە، لە بەرتلا، لە ڕەشیدیە، لە شەلالات، لە حەمام عەلیل، لە گەیارە. ئێمە هەموو نەخۆشخانەکان و هەموو ڕێکخراوەکانیان بۆ گەڕین، بەڵام هیچ هەواڵێکمان دەست نەکەوت. هیچ شتێک. تەنها دەمانە بزانی کە شوێنی دایکم لەکوێیە دایکم. من پشتم شکاوە بەڕاستی نازانم. دایکم بۆ من هەموو شتێک بوو. دایکم بۆ من هەموو دنیا بوو. دایکم بەس دایکم نەبوو. دایکم هاوڕێم بوو، خوشکم بوو. دایکم هەر هەموو شتێک بوو، هەموو شتێکی من لە ژیان. دایکم تەنها دایکم نەبوو، هاوڕێم بوو. تەنها دەمێ بزانم دایکم لەکوێیە. تەنها دەمێ بزانم شوێنی دایکم لەکوێیە. تەنها دەمەوێت دایکم بدۆزمەوە بزانم لەکوێیە، چی بەسەر هاتووە. هەر ئەوم دەوێت. دەمەوێت کەسێک پێم بڵێ. تەنها دەمەوێت بیبینم. تەنها دەمەوێت بیبینمەوە. مە زۆر بێتاقەت بووم. دەمەوێت کەسە دەربازم کا لەم ڕەوشە. زۆر پەرۆشم. دەمەوێت بیدۆزمەوە. دەمەوێت بیدۆزمە ماچی بکەم. زۆر بێتاقەت بووم بۆ دایکم. ئێمە تەنها بە ئومێدی ئەوە دەژین. تەنها بە دایکم. ئێمە تەنها بە ئومێدەوە دەژین کە دایکم دەژی. ئومێدێکمان هەیە لەگە خێزانەکەمان. بە پێی قسانێک کە گوێمان لێ بووە پەنا بەخوا دایکم دەژی. وەڵڵاهی نازانم، هیوادارم کە بژیت. تەنها ئومێدمان ئەوەیە. ئینشاءڵڵا هەروە دەبێت. ئافرەتێک گوتی ئێمە لە تاکسی سەرکەوتین، ئافرەتێکیش ئاوا لەگەڵمان بووە کە سوپا دەربازیان کردووە تاکو بیگەنێ بە نەخۆشخانە و چارەسەریکە. ئەو ئافرەتە ئوشتەی بێمە ڕاگەان. ئێمە لە گەڕەکی شەهواندا دەنیشین. هەڵاتین لەگە منداڵێکی بچووک بوو لە ڕێگادا. منداڵەکە خنکا دەربازی نەبوو، بەڵام سوپاس بخوا ئێمە ڕزگارمان بوو، بەڵام دایکم لێمان بزر بووە. ئێمە جگەل لە قسەی و ئافرەتە هیچ ئومێدێکی دیکەمان نییە. هیچ شتێکی دیکە لەسەر دایکم نازانی. هیچ شتێک نازانی. تەنها دەمەوێت کەسێک شوێنی دایکمان پێ بڵێ. بۆ خاتری خوا شوێنی دایکمان بۆ بدۆزنەوە. من زۆر بێتاقەت بووم. دەمەوێت دایکم ببینم. پێش ئەوەی کە بمرم دەترسم بمرم و دایکم نەبینمەوە. من دەمەوێت دایکم ببینم. زۆر بێتاقەتم. تەنها دەمەوێت بیبینم.
خوا دەکرێت تۆ شوێنەی دایکی خۆت نەزانی؟ نەزانی کە چی بەسەر دایکت هاتووە؟ ئێمە ئاوارەی ناو شارەکەی خۆمان بووین لە ناو شاری خۆمان کەسێک نەناسی کەسێ بێوباو بێت و شارەکە داگیر کات و حکمیش بکا بەسەرت ئێمە ڕووپۆش بپۆشین ئێمە دەبێت پەچە دابنین پێشەوەی داعش بێتێرە پەچەم دەبەست بەڵام ئەوان کە لەمان پەچەم فرێدا بەرەو سنتەری بازاری نەبی یونس بەڕێ دەکەوین و لەوێدا دیمەنی جموزۆڵی هاوڵاتیان و کڕین و فرۆشتن جارێکی دیکە دەستی پێکردوتەوە لەگەڵ ژاوەژاوەی بازار و هاواری فرۆشیاران بۆ ڕاکێشانی کڕیار بۆ بەرهەمەکانیان ناوە دەنجی فڕۆکە یان تەقینەوەی بۆمبێک یان بۆردومان دەبیستێت خەڵک ترسی لە جەنگ شکاوە لە پرۆگرامی چیرۆکەکانی جەنگ هەنگاو بە هەنگاو سەرکەوتنەکانی پێشمەرگەمان بۆ جێڕانەوە وێنە بێنە چیرۆک دوای چیرۆک کۆنتڕۆڵکردنەوەی ئەو شوێنانەمان پیشاندان کە داعش داگیری کردن لە پرۆگرامی چیرۆکەکانی دوای جەنگ لەگەڵتان دەبین و ئەو چیرۆکانەتان بۆ دەگێڕینەوە کە لە نێو جەنگەکاندا لەدایک بوون و بە کۆتایی جەنگ کۆتاییان نایەت ئەو چیرۆکانەی دوای تەواوبوونی جەنگیش ماڵوێرانی و نەهامەتیەکانی لە بیرەوەریدا دەمێننەوە أصلا أني قبل ما يفوتون الدواعش أني لابسة خمار بس هم فاتوا أنا شلون من اشوف هالاطفال خاصه بالليل يعني تعبوني وهذا احس بفراغ كان دخل علي حيل وأنا مرات أعبر من باب الحوش فأسمع الطفلة تبكي يعني تريد أمها يعني أنا أتألم يعني أي بشر يسمع يتألم چیرۆکەکانی دوای جەنگ گێڕانەوەی بیرۆریەکانی دوای نیشتنەوەی تەپۆتۆزی جەنگە هەر لە گەڕشی بازاری نەبی یونس دەمێنینەوە و ئەم جارە بە دوای ماڵی ئەو پیاوە دەگەڕین کە خێزانەکەی لەلایەن چەکدارانی داعشەوە کوژراون و ئێستا لەگەڵ 6 منداڵەکەی ژیان لە یەشێک لە کۆڵانەکانی شاری مووسڵ بەسەر دەبات دوای گەڕان و پرسیارکردن لە ڕێگەی گەنجێکەوە دەتوانین ماڵی کەسەکە بدۆزینەوە و گوێ لە چیرۆک و سەربوردەی لە دەستدانی خێزانەکەی بگرین خەڵکی باسی ئەویان دەکرد کە گوایە بەخشینی خێرخوازیەیە کە دەوڵەمەندەکان دەیبەخشن واتە ئاوکاریان بە خەڵک دەدا خێزانەکەشم چوو بوو بۆ ئەو شوێنە تاوەکو ئاوکاری وەربگرێت لەوێدا قەرەباڵغی زۆر هەبوو پاڵیان بە یەکتریەوە ناوە لەم هەرایەدا یەکێک لە چەکدارانی داعش دەچێتە لای و بە خێزانەکەم دەڵێت کە تۆ کفرت کردووە دەڵێت من کفرم نەکردووە و ئەویش پێی دەڵێتەوە با کفرت کردووە لەم قسانەدا لە مزگەوتەکەەوە دەیبن ئەو شتانەشی داوکاریەکە وەریگرتە بوو لی دەستێننەوە هەموو ئەمانە لە کاتژمێر 5 ئێوارە ڕوویدا بوو منیش بە دوایدا دەگەڕام بەڵام نەمدۆزیەوە کاتژمێر 6 کوشتبوویان و تەرمەکەشیان ڕادستی پزیشکی دادی کردبوو ئەو کات من لای ماڵەوە بووم کە پێیان ڕاگەیاندم لە بنکەی تاوانباران کە لە تەنیش دادگا بوو من چووم بۆ بنکەی تاوانباران گوتیان ئێمە زانیاریمان لەسەر و کەسە نییە بڕۆ بۆ دادگا لەوێ پرسیار بکە منیش چووم بۆ دادگا و سڵاوم لێیان کرد و وەڵامیان دامە و گوتم ئافرەتێکی بەم ناو ناونیشانە بەم شێوەیە هیچ زانیاریتان لەبارەیەوە هەیە ئەو کەسەی لەوێ بووتی لێرە بمێنەرەوە 1-2 خولەک و چاوەڕوان بە پەیوەندی بە چەند شوێنێکەوە کرد و وتی ئەم ناوەتان لا هەیە ئەوش پێی گوتبوو بەڵێ لامان هەیە ئەو کەسەی بە دوایدا دەگەڕێت با بچێتە پزیشکی دادی و تەرمەکەی وەربگرێتەوە پاشان ئەو کەساتەوە لام و گوتی بڕۆ پزیشکی دادی من گوتمەوە کار چییە گوتی بێدەنگ بە و لەوێدا تەرمی ژنەکەت وەربگرەوە چەکدارەکان منداڵەکانیان هێنا بۆ ماڵەوە و پاشان هاوسەرەکەشمیان کوشتە بوو لەبارەی منەوە من خۆم کەسێکی کەمەندامم هیچیش و کارێکم نییە ئەم کوڕم کارمان بۆ دەکات ئەگەر کار هەبێتەوە خواردنمان بۆ ئامادە دەکرێت ئەگەر نەشبێت ئەوە سێری ماڵەوە دەکەین و سەرنجی دار و دیوارەکان دەدەین زۆر بارگرانیم لەسرە خۆم نان ئامادە دەکەم و ماڵ پاک دەکەمەوە و جلوبەرگیان بۆ دەشۆم جگە لە من کەسی ترمان نییەم کارانە بکات کێ بیکات
جارجارە خەڵکی خێرخواست خواردنمان بۆ دێنن و هاوکاریمان دەکەن. بارگرانیەکی زۆر لە سەرشانمە، من دوو ئەرکم لەسرە بەرامبەر مناڵەکانم، ڕۆڵی باوک و ڕۆڵی دایک لە یەک کاتدا. ڕۆڵی باوکایەتی دەبێت چاوم لە سەریان بێت و سەرپەرشتیان بکەم، ڕۆڵی دایکایەتیش خواردنیان بۆ لێ بنێم و بیان شۆم و بەخێویان بکەم. ئەم کارانە هەمووی لەسەر منە، ڕۆڵی دایک و باوک دەبینم بەرامبەر مناڵەکانم. لە شەواندا کە منداڵانم دەبینم ماندوو دەبم بەدەستیانەوە، هەست بە بۆشاییەکی زۆر دەکەم و زۆر گرانە لەسەر من، زۆر. بێگومانەوەن دایکیان دەوێت. تۆ ئێستا لەم تەمەنە پێویستت بە دایکت نییە؟ دایکت ناوێت؟ ئەو منداڵە چییە زانێت؟ کە گوتی دایکمەوێت واتە دایکمەوێت. من لە سەرەتا دەمەوێت قسە لەسەر کەمالی دراوسێمان بکەم. ئێمە تەمەنێکی زۆر بەیەکەوە لەگەڵ کەمال ژیاوین. نزیکەی 35 ساڵ دەبێت دراوسەین. لە سەردەمی باپیرانمان هەر دراوسێ بووین. کابرایەکی باش بوو، سەرقاڵی کاری خۆی بوو. دوای ماوەیەک ژیانی هاوسەرگیری پێکێنا، خێزانەکەشی ئافرەتێکی باش بوو. خراپەی بۆ کەس نەبوو. نزیکەی 4 بۆ 5 ساڵ لە دوای هاوسەرگیری دراوسێمان بوو. دواتر ڕۆیشتن بۆ گەڕەکی ئینتیسار. دوای ماوەیەک گەڕانەوە بۆ ئێرە. ئەو کات کە نەگەڕابوونەوە بۆ ئێرە، داعش لە مووسڵدا بوو. خێزانەکەیان کوشت. کە گەڕایەوە بۆ ئێرە پێمانی گوت کە خێزانەکەیان کوشتووە. منیش گوتم چۆن کوژراوە؟ گوتیان لە کاتی وەرگرتنی هاوکاری لە نزیک مزگەوتێک لەوێدا بردیان و کوشتیان. دواتر بە منیان ڕاگەیان تەرمەکەی لە پزیشکی دادوەری وەرگرمەوە. خێزانەکەی ئافرەتێکی باش بوو، دەهاتە ماڵمان و هاوکاری دایکمیشی دەکرد. ئێمە وەک ناسیاومان لێ هاتووە، بۆیە بە بیستنی هەواڵی کوشتنی خێزانەکەی زۆر بەپەرۆش بووین، نیگەران بووین. ئەم پیاوە ژیانی لێ تێکچوو، وێران بوو. پێشەوەی داعش مووسڵ داگیر بکات، بەڕێکردنی ژیانی کەمێک ناخۆش بوو. لەو کاتەی داعژەم کارە ساتەیان بەسەرهێناوە، بە کەمەندامیش خاوەنداریەتی 7 منداڵ بکات زۆر ئەستەم بوو بۆی. بچووکترین منداڵی تەمەنی ساڵێک و 4 مانگە. من زۆر جار کە لە کۆڵانەکە دەڕۆم لە ژێر دەرگاکە دەبینم، گوێبیستی گریانی منداڵەکان دەبم کە داوای دایکیان دەکەن. زۆر ئازار دەچێژم. هەر کەسێک گوێی لێیان بێت، گوێی لە گریانیان بێت، ئازار دەچێژێت. ئێمە هەم دراوسین و هەم ناسیاویشین کە گوێم لە گریانی منداڵەکان دەبێت. نازانم بڵێم چی. ئەو ئافرەتە کە جیرانمان بوو ئافرەتێکی باش بوو، تەنیا کەمێک ساویلکە بوو. زۆر جار هەندێک قسەی دەکرد، بەڵام لە ساویلکەی خۆی بوو. ئافرەتێکی خراپ نەبوو، تەنها ساویلکە بوو. ئێستا کە ڕەوشیە و ماڵە زۆر خراپە. ماڵێک کە 7 منداڵی تێدا بێت، چۆن بە پیاوێکی کەمەندام بەڕێ دەکرێت؟ زۆر بێتاقەتن. سەیری ماڵەکەشیان بکە کە زۆر شپرزەیە. من وەکو ئافرەتێک زۆر بە ئەستەم دەیبینم ژیان بەبێ دایک. ئێستا منداڵەکان کە دێنە لام، من وەکو دراوسەیەک هاوکاریان دەکەم، ئەویش وەکو وەرکێکی مرۆڤایەتی. بیرەوەری زۆرم لەگەڵ خێزانەکەمەیە.
هەندێک جار کە جلوبەرگ دەگۆڕم و ئەو ساتانەم بیردێتەوە کە لە کار دەگەڕامەوە ماڵ و ئەو دارانی دەستم دادەنا و ئەوش دەهات جلوبەرگی بۆم دەگۆڕی لە ماڵەوە چۆن داهات شۆی دەکرد و چۆن سڵاوی لێ دەکردم و چۆن پێشوازی لێ دەکردم زۆر ساتەن کە بیرم دەکەوێتەوە من بە داعشەکان دەڵێم چۆن ڕۆیشتن ئاوا بڕۆن و نەگەڕێنەوە زۆر بارگرانیان خستە سەر ئێمە و خەڵکی بەگشتی بە هەموو گیانیش دەڵێم کە دەبێت ڕاستگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمان بەم حکوومەتەش دەڵێم خوددا لە ئێمە و ئەوانیش ڕازی بێت ئەم شارە بۆتە شاری تارمایی و چیرۆکی بێکۆتایی جەنگ ئەوانەی شاڵاوی شەڕای ماڵی بوون بە بەشێک لە یادەوەری ناخۆش بۆ خزم و کەسەکانیان و لە سیمایاندا ڕەنجی داوەتەوە و ئەوانەی ڕزگاریان بووە لە چاوەڕوانی ئایندیەکی نادیاردا شەو ڕۆژ یەک گرێ دەدەن